بەناوی خوای گەورە و میهرەبان جەماوەری کوردستان حیزب و لایەنە سیاسیەکان چالاکوان و ئازادی خوازان لای هەمووتان ناشکرایە دەسەڵات لە ماوەی ڕابردوودا زوڵم و ستەمی زۆری بەرامبەر فەرمانبەران و چین و توێژە جیاوازەکان کردووە بە تایبەت لەو 4 ساڵەی کۆتاییدا کە بڕینی موچە و قوتی خەڵک بوو لەم چوارچێوەیەدا چالاکوانان و ڕۆژنامەنووسان لە ناوچە جیاجیاکاندا گربوونەوە خۆپیشاندانی و ناڕەزایەتیان ڕێخست و ئێمەش وەک دەڤەری ڕاپەڕین هاوشان لەگەڵ شوێنەکانی دیکەدا شەرەفمەندی کارچی ڕێخستن و سەرپەرشتیکردنی خۆپیشاندانەکانمان دەکرد بەڵام ئەوەی جێگەی داخە دەسەڵات ئێستا کەوتۆتە تۆڵەکردنەوەی ئەو چالاشیکردنەدا و لە ڕێگەی گرتن و بە سزادان و دەرکردن و نامڕاوکردن و لێدان و ڕفاندنی نەک چالاکوانان بەڵکو و کەس و کارەکانیشان و بەشداربانی خۆپیشاندانەکانیان دواترین کاری دەسەڵات ڕفاندنی ڕاهین یاسین عەبدوڵڵایە کوڕی مامۆستا یاسین چالاکوانی دیاری خۆپیشاندانەکان لە شاری هەولێر کە دوای لێدان و سزادان و ئیهانەکردن و پاشان نامبڕاوکردنیدا ئەو کارەی دەسەڵات نابێت جێگەی قبول بێت بۆیە ئێمە لێرەوە وەک چالاکوانان و ئازادی خوازانی دەڤەی ڕاپەڕین بە توندی ئەو کارەی دەسەڵات ئیدانە دەکەین و داواکارین هەرچی زووە دادگا و پۆلیس بارکی خۆیان هەستن و لیژنەی مافی مرۆڤی پەرلەمان و دەستەی مافی مرۆڤی حکوومەت هەرێمی کوردستان بەکاری خۆیان هەستن و تاوانباران سزا بدرێن کاری لەو شێوەیە دووبارە نەبێتەوە و ئەوەی ئێمە کردومانە تەنها داواکردنی مافی خۆمانە و ئەو خەڵکە بووە بەو جۆرە کارەی دەسەڵات ساردمان ناکاتەوە و بەڵکو و مکوڕ دەبین تا زیاتر داواکان و مافەکانی خۆمان بەدەست بێنین بەردەوامین و کۆڵ نادەین تا بەدەستهێنانی مافەکانمان